الحمد لله الذي يسر السبيل لمن أراد، وهدى إلى الصراط المستقيم من شاء من العباد، وجعل الأعمال الصالحة ذخيرة ليوم المعاد. وأصلي وأسلم على خاتم الأنبياء سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. عقيدة للروي اصطلاحي پێویستە سەرەتا تعریفی بکەین. تعریفەکەی بریتیە لەوەی کە باوەڕی تند و تۆڵ، باوەڕی بەهێز بە هەموو ئەوەی کە لە قورئانە هاتووە و هەموو ئەوەی کە لە سونەتە هاتووە دەربارەی غەیب، دەربارەی ئەڵڵا تەعالا، دەربارەی وجودی ئەڵڵا، دەربارەی ڕوبوبیەتی ئەڵڵا، دەربارەی ئولوهیەتی و ئەسما و صفاتی، باوەڕهێنان بە مەلائکەتەکان، باوەڕهێنان بە ئەو کتێبانی کە ئەڵڵا تەعالا دای بەزاندوتە سەر پێغەمبەرانە، باوەڕهێنان بە پێغەمبەران، بە ڕۆژی دوایی، بە قەدەر خەیریهی و شەڕیهی، بە هەموو ئەوەی کە غەیبە، ئەوەی کە دیار نییە و ئەوەی کە ئەڵڵا تەعالا لە قورئانە باسی کردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە و پەیوەندی بە ناحیەی حکمە شەرعەکانەوە نەبێت، چونکە بابێکی ترە. ئەم مەسەلانە کە علاقەی بە غەیبەوە هەیە، هەموو شتێک لەو جۆرە کە باس کرابێت لە قورئانە و لە سونەتی صحیحە و ئەوەشی کە سەلەف سەحابەکان و دوای ئەوان لە ڕۆشنایی کتاب و سونە ئیتفاقیان لەسەری کردبێ و یەکدەنگ بوو بێتن لەسەری، هەموو ئەمانە ئەبنە عەقیدە بۆ موسڵمان و پێویستە باوەڕی پێیان هەبێت و ئیشیان پێ بکات. هەموو مەسەلەیەکی تری قەطعیش لە ئیسلامە کە بووە مەسەلەیەکی قەطعی لە دینە و کە بووە ضرورەتێک لە ضروراتی دینی ئیسلام، هەموو ئەوانیش ئەبێتە عەقیدە بۆ موسڵمان. یعنی بۆ نمونە جیهاد فی سەبیل الله، بۆ نمونە الولاء والبراء، خۆشویستن و ڕقلێبوون لە پێناو ئەڵڵا عەزە وەجەل، بۆ نمونە ئەمر بە معروف و نەهی لە منکەر، خۆشەویستی سەحابەکان، خۆشەویستی زانایان، هەموو ئەمانە و زۆر شتی تریش کە لە کتێبەکانی عەقیدە بە مفەسەلی باس کراوە ئەبێتە عەقیدە بۆ ئینسانی مسلمان. الله عز وجل فرمويتي إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون. وكدبينين الله عز وجل بو أوي إيماني كسك إيمانك الصادق بيت والرازقو بيت مرجي كردو لسريكا قيدي لم يرتابوا بداناوه كواتا ليرا إما إسفادي چيا كين لما كوكو باس ما كرد تنانت لمعنى اللغة ويكيشها عقيدة بريتية لو بيرو باوري كداء مزري لناخي إنسانا لدليا كبي أوي هيج قمانيكي ليها بيت بوي الله تعالى فرموي ثم لم يرتابوا هر أو نبي باوريان با الله تعالى وبا بيغمركي صلى الله عليه وسلم هبي